بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست بەژمارە لەگەڵتانین بۆ ڕوونکردنەوەی هۆکاری یەکنەخستنەوەی هێزە چەکدارەکان و ئەو گەندەڵەی کە لە بواری سەربازی لە هێزە چەکدارەکانی هەرێمی کوردستان هەیە. دیارە لە ماوەی ڕابردوودا هێزەکانی هاوپەیمانان پرۆژەیەکیان هەبووە بۆ یەخستنەوەی هێزی پێشمەرگە، بەڵام پرۆژەیە لەمپەریە لەبەرەوە لە ماوەی ڕابردوو چەند جارێک هەڕەشەی بڕینەوە هاوکاریانیان کردووە کە دابینی دەکەن بۆ هێزەکانی پێشمەرگە لەگەڵمان بن بەداتە یەکنەخستنەوەی هێزی پێشمەرگە و هێزە جۆرا و جۆرەکان لە هەرێمی کوردستان دەخەینەڕوو. بەڵێ ئەگەر سەرەتا هێزی پێشمەرگەوە دەست پێ بکەین ئەو هاوکارێن ئەو پرۆژەی هاوپەیمانان هەیان بوو، هێزەکانی هاوپەیمانان کە پێکاتون لە ئەمریکا، ئەڵمانیا، بەریتانیا، هۆڵندا هەڕەشەی بڕینی هاوکاریەکانیان لە وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان کردووە لەبەر ئەو لەمپەرانەی کە دێتە پێش یەخستنەوەی هێزی پێشمەرگەی هەرێمی کوردستان. دیارە هاوکاریەکانی هاوپەیمانان پێکاتون لە 30 میلیارد دیناری مانگانە کە بە هێزەکانی پێشمەرگە دەرێ، هەروە مەشق و ڕاهێنان، ڕاوێژ، پڕچەکردنە. بەڵێ دیارە تاوەکو ئێستا 22 لیوە کە ژمارەیان 56,000 پێشمەرگەیە لە چوارچێوەی وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان یەکیان گرتوتەوە. بەڵام پسپۆڕانی بواری سەربازی باز لەوە دەکەن ئەم یەکگرتنەوەیەکی دامەزراوەی نییە لەبەرەوەی لە کاتی ڕووداوەکاندا بۆ نمونە لە 16 ئۆکتۆبەر لە ماوەی چەند سەعاتێکدا ئەو لیوانەی کە یەکیان گرت بۆ لە چوارچێوەی وەزارەتی پێشمەرگە لێک هەڵوەشانەوە. ئەمە جگە لەوەی کە ئەگەر فەرماندەی لیواکە یەکێتی بێت دەبێت جێگرەکەی پارتی بێ و بە پێچەوانەشەوە تا 22 لیواکە 50 بە 50 پلە سەربازیەکانیان لە بینی پارتی و یەکێتی دابەشکراون. بەڵێ دیارە لە یاسای چاکسازی کە لە مانگی حوتی 2020 چۆتە بواری جێبەجێکردنەوە، بەشێک لە یاساکە یەکگرتنەوەی هێزی پێشمەرگە و مەسەلەی چاکسازی لە خۆ دەگرێت. بەپێی ئەو یاسایە بێت دەبێت یەکەی ژمێریاری هێزەکانی 1970 بخرێتە سەر وەزارەتی پێشمەرگە، بەڵام تاوەکو ئێستا جێبەجێ ناکرێت. نازانرێ وردەکاری ئەم هێزانە چۆنە و لیستی موچە و ژمارەیان بە وردەکاریەوە بۆ لیژنەی پێشمەرگەی پەرلەمانی کوردستان ئاشکرا نەکراوە. سەوارەت بە جگە لە هێزی پێشمەرگە هێزی تریشەیە کە دروست کراون، بۆ نمونە هێزێکی وەکو هێزی ڕۆژ کە ژمارەی 6,000 پێشمەرگەیە سەر بە وەزارەتی ناوخۆن موچە و خەرجیەکانیان بە زیاتر لە 10 میلیارد دەخەمڵێنێت. دیارە و هێزە پێکاتون لە کوردانی ڕۆژاوای کوردستان و لەلایەن پارتی دموکراتی کوردستانەوە ئەو هێزانە پاڵپشتی دەکرێت. سەبارەت بەو هێزانەی کە لەسەر یەکێتی هەژمار دەکرێن، یەکەی هەفتامان هەیە، کۆماندۆمان هەیە، ئاسایشمان هەیە، دیجە تیرۆر و هێزی تریشمان هەیە کە ناوی جۆرا و جۆریان هەیە. ئەو هێزانەی کە لەسەر پارتی دموکراتی کوردستان هەژمار دەکرێن، یەکەی هەشتا هەیە، دیژە تیرۆر هەیە، هێزی ڕۆژ هەیە، ئاسایش هەیە، زێرەڤانی هەیە و هێزی جۆرا و جۆری دیکەش لە هەم لە هێزەکانی یەکێتی هەم لە هێزەکانی پارتی بوونیان هەیە. سەبارەت بە ژمارەی موچەخۆرانی سەربازی، دیارە ژمارەی موچەخۆرانی سەربازی پێکاتون لە پێشمەرگە، ئاسایش، دیژە تیرۆر، پۆلیس، خانەنشینی سەربازی و کۆمەڵێک هێزی دیکە. ژمارەیان 450,678 موچەخۆرە. لەو ڕێژەیە 32,678 هێزی ئەمنیە، 130,000 خانەنشینی سەربازیە، واتە نزیکەی 322,000 پێکاتون لە هێزی ئەمنی و 130,000شان خانەنشینی پێشمەرگە. پێشتر بازلۆکە خانەنشینی سەربازی 115,000 بەڵام لە لێدوانێکدا وەزیری پێشمەرگە لە مانگی هەشتی 2022 باز لەوە دەکەت کە 130,000 خانەنشینی سەربازی هەیە. سەبارەت بە ژمارەی ئەو پلە سەربازیانەی کە یەکێتی و پارتی بە پێی بەرژەوەندی خۆیان بۆ هێزەکانیان دابڕێەوە یاخود بڵین ئەو پلە سەربازیانەی کە بە پێی بەرژەوەندی خۆیان بەخشیوێنێتەوە، وەزیری دارایی ئاواتی شێخ جەناب لە 4/1/2022 لە سەروبەندی یاسای چاکسازی باسی لەوە کردووە ژمارەی جەنەڕاڵەکانمان یەکجار زۆرە و ڕەنگە لە ئاستی
چین دابێ لەبەرەوەی بە شێوەیەکی نایاسایی و پێی بەرژەوەندی حزبی پلەی سەربازی بەخشراوەتەوە لە کاتێکە هەرێمی کوردستان 6 ملیۆن کەسە بەڵام وڵاتێکی وەکو چین ملیارێک و 400 ملیۆن کەس زیاترە. بەڵێ سەبارەت بە ژمارە هێزە چەکدارەکان ئەبوو بەکر هەڵەدنی ئەندامی پەرلەمانی کوردستان کە لە لیژنەی پێشمەرگەیە باسی لەوە کردووە کە ژمارە هێزە چەکدارەکانی هەرێم لە 19 وڵاتی ئەندامی ناتۆ زیاترە. پێشتر ئەم لێدوانەی بۆ پێیامدا بوو ئەبوو بەکر هەڵەدنی دیارە ئەگەر باسی لەوە کردبوو ئەگەر 19 وڵات بێنی یەک بەیەک بەراوردیان بکەی لەگەڵ هێز چەکداری هەرێم هێزی چەکداری هەرێم 19 وڵات زیاترە. سەبارەت بە ئەو موچەی کە بۆ بواری سەربازی دەڕوا دیارە مانگانە 449 ملیار و 177 میلیۆن دینار بۆ موچەخۆری بواری سەربازی خەرج دەکرێت لە 150 ئەو موچەی کە لە هەرێمی کوردستان مانگانە بە موچەخۆران دەدرێت بۆ بواری سەربازی دەڕوا کە ئەمە جگەرەوەی کە گەندەڵێکی زۆر لە بوارەدا هەیە بریندیوارێکی زۆر بەڵام نەتوانراوە تاوەکو ئێستا چارەسەر بکەن. وە ڕەنگە هۆکاری مانەوەی ئەم بارودۆخۆش پەیوەندی بە هێزی چەکدار بێ لە کوردستان کە نەتوانراوە چاکسازی بکرێ بەشی یەکەمی پەیوەندی بە هێزی چەکدارە کە لەژێر کۆنتڕۆڵی پارتی و یەکێتی ماوەتەوە و بەشێکیشی پەیوەندی بە سەرچاوەکانی داهاتە کە لەژێر کۆنتڕۆڵی پارتی و یەکێتی ماوەتەوە تا پارتی و یەکێتی هۆکاری مانەوەیان پەیوەندی بە چەک و بە پارەوە هەیە. سەبارەت بە بودجەی وەزارەتەکان ئەمە ئاماری حکوومەتی هەرێمە کە لە کۆتایی 2020 لە نامەیەکدا بە حکوومەتی فیدراڵی نردبووی سەبارەت بە خەرجیەکانی ڕەنگە ئێستا گۆڕانکاری بەسەرداهات بێت و وەزارەتەکان ئێستا بودجە و موچەکان زیاتر بوو بێت. وەزارەتی ناوخۆ مانگانە 178 ملیار و 489 میلیۆن دینارە. وەزارەتی پێشمەرگە 133 ملیار و 61 میلیۆن دینارە. بەشێکیشی هاوپەیمانان بۆ وەزارەتی پێشمەرگە دابین دەکەن. ئەنجومەنی ئاسایش و دەستگای ئاسایش 62 ملیار و 977 میلیۆن دینارە. خانەنشینی سەربازی 75 ملیار و 630 میلیۆن دینار. واتە مانگانە داهاتێکی زۆر بۆ هێزە چەکدارەکان دەڕوا خەرجیەکانیان زۆرە لەسەر داهاتی هەرێم و بە هەمان شێوە موچەکەشیان لە 150 پێک دێنێت.